سلااوڕێز هاوڕێیانی هێژا هیوادارم باش بن، سەلامەت بێن، تەندروست بێن لە هەر شوێنێکی دنیا هەن. دەمێکە ڤیددیۆمان نەکردیە، بەڵام ئەم بابەتەی ئەمڕۆ لەبەرەوەی پارتی دەڵێ خۆی کوشتیە، بەڵام ئێمە دێن زانیاریەکانی پشت پەردە لە بۆ ئێوە باس دەکەین. لیوا موحسین هاوسەری ڤیان سەبری چۆن تیرۆر کرا، بۆچی تیرۆریان کرد کە هەوڵ دەدەین لەم ڤیددیۆیەدا باسی بکەین. سەرەتا لەوە دەست پێ دەکەین لیوا موحسین و هەموو لیوا موحسینەکانی دیکە لەلای ما بەشێکن لەو ئالیکخۆرانەی کە لەسەر قوتی خەڵکی کوردستان هایلایف دەلەوەڕێن و دوجار کە ئیشیان پێ نەمینێ وەکو ئێستاوە بە شێوازێک فەوتی دەکەن، وەکو چۆن پێشتر ئەندامی مەکتەب سیاسی خۆیان فەرەیدون جوانڕۆیی، فەلەکە دینکاکەیی، زەلام کوژەکەی خۆیان وعید کۆڤلی چەندانی تیان تیرۆر کرد. هۆکارەکەشی چ بوو؟ شتیان پێبوو و لەگەڵ ئەوەی شتیان پێبوو لە نقطەیەک لە نقطەکان ناڕەزایی دەردەبڕن، وەکو چۆن لیوا موحسینەکە بچێت سەر فەیسبووکەکەی پێشتر ئێستا لە ڕاگەیاندنەکان بڵاو بوویتەوە زۆر شتی باز دەکەن. بە کورتی با درێژدا دڕی نەکەین لەسەرەوە. ئەوەی هەیە لیوا موحسین دکتۆر بووە و لە دکتۆریش بووە لە ناو زێرەڤانی، ینی دکتۆری زێرەڤانی بووە. ماڵەکەی لە قەریە ئەمەریکیە لە هەولێر، کیلۆمەترێک دوورە لە قونسولیەی ئەمریکا لە هەولێر. لە ماڵەکەی خۆی دەچێتە دەر 500 مەترێک، ینی نیوەی ڕێگا. لە ناو سیارەکەی خۆی دەمرێ، تیرۆر دەکرێت. چۆن تیرۆر دەکرێت؟ تەبە ناوڕێیان سیارەکەی لیوا موحسین درع یەک گولە لە دەرێ بە سیارەکەی نەکەتیە، هیچ کێشەی نییە سیارەکەی. و ئەو کەسەی لەگەریدا بووە حتمەنە ئەو کەسەی لەگەریدا بووە تیرۆری کرێ، دواتر بەجێ هێشتیە. دوای بەجێ هێشتنەکەشی زێرەڤانی، نقطەشی زێرەڤانی 100 مەترێک دوور بووە لە شوێنی وەستانی سیارەکەی. چوونە سەر سیارەکەیان بردیە بردیتە توب عەدلی و لە ناو زێرەڤانی هێشتیتیانەوە. ئەوانە هەموو پرسیارن، بەڵام پرسیارە هەرە سەرچێکە ئەوەیە ئەو مەنتیقەیەی ماری لیوا موحسینی مێردی ڤیان سەبری پەرلەمانتاری پارتی لە بەغدا هەمووی بە کامێرە داپۆشراوە. چۆن دەکرێت ئەو کامێرانە بەردەست نەبن؟ ینی معقول نیە لەو مەنتیقەی قەریە ئەمەریکی لەو مەسافەی لە نێوان ماڵی ئەو تا سەفارە قونسولیە ئەمریکا هەمووی کامێرەیە. ئەو کامێرانەتان چرێ کرد؟ بۆچی سیارەکە یەک گولەی پێنەکەتێ درا؟ ئەگە گولەی پێنەکەت بی درع بیتن چۆن لە ناو سیارەکەی دەکوژرێ یان تیرۆر دەکرێت؟ حتمما کەسێک لەگەری بووە. باشە لە ماڵەکەی خۆی کامێرەی هەیە، بۆ ئەو کامێرانە ناین. ینی بە کورتی هاوڕێیان من نامەوێت زۆر درێژدا دڕی بکەم، وەکو وتم لە سەرەتاوە هەموو ئەوانەی هاوشێوەی لیوا موحسین بەشەکن لەو دەستە ئاسنەی کە خزمەت بە چەتەکانی کوردایەتی دەکەن و لە هەنگاوەک لە هەنگاوەکان کە ناڕازی دەبن ڕەخنە دەگرن و زانیاریشیان پێەیە ئەوها بە شێوەیەکی ئەوانە فتیان دەکەن. بۆی ئێمە بەرگری لەوە ناکەین. بەڵام وەکو چۆن پێشتر ئێمە ڕۆژمێری تیرۆرمان باس کردیە لە 91 تا ساڵی 2020 هەمومان هینایە بە پارتیتەوە، بە یەکێتیتەوە، بە ئیسلامیەکانتەوە، تەنانەت ئەو تورکمانەکانی هەولێر، جەماعاتی مەقاومەی عێراقی، هەموو ئەوانەمان باس کردی و لە ڤیددیۆیەکەشدا باسی ئەوەمان کردیە چێ تیرۆر کردیە و لە ساڵی چەند چیرۆکێش چۆن بووە. هەمیشە هەوڵیشماندایە کە سوکارەکانیان بینین قسەی بکەین. بۆیە ئەم ڤیددیۆی ئەمڕۆژمان تەنها خستنە پاڵ ئەو زانیاریانەی ترە لە ڕۆژمێری تیرۆر کە ئەم کابرایە تیرۆر کرایە. چۆن تیرۆر کرایە؟ لە ناو سیارەکەی خۆی، سیارەکەی درع بۆ یەک گولەی پێنەکەتیە. پاشان ئەو کامێرانە لۆ چێ بردی، لۆ کامێرەکان نیشان نادەن. ئەی کامێرەی ماڵەکەی خۆی چێ لەگەریدا بوو
یعنی بە کوردیەکەی ئەوەش یەکێکە لە تیرۆرەکانی تری پارتی دیموکراتی کوردستان ئەوجە پێویست ناکە بەیاننامەی دەرکەم برێ خۆی کوشتیە نەخێر خۆی نەکوشتی و کوشتیتان. بۆی من زیاتر کاتان ناگرم، هەرویستم ئەو زانیاریانە لەگەڵ گۆبەش بکەم. دەبەن ئەو زانیاریانە لە سەرچاوەیەکی زۆر باوەڕ پێکرێت. زۆر شتی کەشمان لەکنە وردەکاری کە لە داهاتوو باسی دەکەین، ئێستا نامانەوێت باسی بکەین، بەڵام ئەو زانیاریانە لە خەڵک هەرە نزیکەکانی خۆیان بە ورد و دروشتی بە ڤیدیۆ لۆماناتی. کاتەکی خۆش ماڵاوە.